بەناوی خوای بەخشندە و میهرەبان گەیشتینە فەرموودەی ژمارە 29 بەڕێزان بە هەمان شێوەی فەرموودەی پێشووتر ئەزیەت کێشن سێری فەرموودەکانی ژمارە 2 3 13 18 28 بکەن تەواوی ئەم فەرموودانە باسی ئەخلاقیاتێکن کە پەیوەندیان بە تێگەیشتن و بە جێبەجێکردنی ئەم فەرموودەی ئێستامانەوە هەیە پێغەمبەرمان نوری چاومان نوری جیهان خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فرميتي من كظم غيظا ويقدر أن ينفذه وهو يقدر أن ينفذه سبحان الله من كظم غيظا وهو يقدر على أن ينفذه دعاه الله على رؤوس الخلائق يوم القيامة حتى يخيره من الحور في أي الحور ما شاء أي الحور شاء ما أصدق أنا إخوة تسفكم قربان بناوی خوای بەخشندە و میهرەبان سپاس بەخوا گەیشتینە فەرموودەی ژمارە 29 هیممەتمان بەرز بێ دڵنمونیەتمان پاک کرد بێ بۆخوا بە ئەوی خوای گەورە لێمان قبوڵ بکە بەڕێزان بە هەمان شێوەی فەرموودەی پێشوو بیرتان نەخەمەوە پێشنیارتان بۆکەم سەیرێکی فەرموودەکانی ژمارە 2 ژمارە 3 ژمارە 13 ژمارە 18 هەروەها ژمارە 28 بکەن لەگەڵ ئەم فەرموودەی ئێستادا بەیەکەوە تێگەیشتنێکی قوڵمان پێئەدا کە بتوانین بە ئاسانتر و جوانتر جێبەجێ بکەین پێغەمبەری خوا نوری چاومان صلى الله عليه وسلم فرموویەتی من كظم غيظا وهو يقدر على أن ينفذه هەر کەسێک تووڕەیەک بگرێتەوە واتە تووڕەیەکەی دەرنەبڕێ لە کاتێکدا دەتوانێت کە تووڕە ببێ دعاه الله على رؤوس الخلائق يوم القيامة خوا لە ڕۆژی قیامەتە بەسەر و هەموو مەخلوقاتەوە بانگیەکە ناوی ئێنێ حتمما بانگکردن ناوهێنانەوە نیە ناوی هێنێ فڵان کەس وەرە حتى يخيره في أي الحور شاء تاوكو دوای ئەوە لەنێو هەر یەکێ لە حۆریەکانە کە بیەوێ ئازادیەکە کامەی بوێ خۆی هەڵێبژێرێ بەڕێزان بیرمان نەچێت لەم فەرموودەیەدا ئاماژەیەکی زۆر وردی تایە بۆ مەبەستی تووڕەبوون کەسێک تووڕەبوون بگرێتەوە لە کاتێکدا کە بتوانێت تووڕە ببێ نەک نەوێرێ چونکە نەوێرانی تووڕەبوون هیچ ئازایەتی ئەمەتیان نییە لە ترسی دەرئەنجامەکانی لە ترسی دەرکرانمان لە ترسی سزادرانمان لایەن کەسێکەوە یان لەبەر ڕێزی گەورە و بچووکی کە دایک و باوکمانە شتێکی لەو شێوەیە ئەوە ئازایەتی تێدا نییە مرۆڤ بەرامبەر گەورەکان تووڕە نەبێ ئەوە ئازایەتیە کاتێک کەسانێک بەرامبرت هەڵەیەک ئەکەن تۆ بە تەواوی تواناتەوە بەبێ ئەوەی هیچ زەرەرێ بکەیت بتوانی سزایان بی تووڕەبی قسەی خراپ بکەیت هەر جۆرە تووڕەبوونێکە دەرئەنجامەکانی تووڕەبوون چییە هەر جۆرە کارێک بێ کە بیکەیت لەو کاتەدا تۆ تووڕە نەبیت ئەجرێکی یەکجار زۆر گەورەی هەیە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا گرتنەوەی تووڕەیی لەگەڵ تەحملکردنی بەسەوتەوە بە ئازایەتیەوە بە تەحەداوە پێغەمبەری خوا فەرموویە لەیس الشەدید بالسرعة بەهێز ئەو کەسە نییە کە عەزەڵاتی هەیە و چوارشانەیە و پاڵەوانی مەیدانی زۆران بازیە ئەو کەسە بەهێز نییە لەو بەهێزتر کە پێویستە هەمومان سەرسام بین ئەوە کێ لەو بەهێزترە ئەوە کێ و پاڵەوانە إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب ئازا ئەو کەسەیە لە کاتی تووڕەییدا دان بە نەفسی خۆی دادەگرێ قسەی خراپ ناکە ڕەفتاری خراپ و هەڵەشانە ناکات دڵی کەس لە خۆی عاجز ناکە تەنانەت خوش لە خۆی زوێر ناکە چونکە زۆر ئاشکرایە هەمووشمان بەسەرماندا هاتووە کە زیانەکانی تووڕەیی زۆر لەوە گەورەترن کە ئاوا بیژمێرین لە سێ چوار خولەکدا هەموو جارێکیش دوای تووڕەبوونمانەوە زەرەر دەکەین جاری واشە نەفس و شەیتان بیانومان بۆ هێننەوە حەق بوو تووڕەبی حەق بوو تووڕەبی نەخێر حەق نییە تووڕەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر نەفسی خۆی تووڕە نەبوو بۆیە بیرتان نەخەمەوە لە کاتێکە کە ئەتوانین تووڕەبین تووڕەبوونی خۆتان بگرنەوە دڵنیابن ئەجری زۆر گەورە چاوەڕێتان لە قیامەتدا خوای گەورەش لە قورئاندا بە گەورەییەوە باسی و کەساناکە والكاظمين الغيظ والعافين عن الناس خوای گەورە جەزای هەمووتان باتەوە بمانکە بەو کەسانی کە بەسەر دەرونی خۆمان دازاڵە بین و تووڕەبوون کە غەریزەیەکی زۆر قورسە کۆنتڕۆڵکردنی بتوانین بە ئاسانی دەستەمۆی بکەین و جڵەوی بکەین و ئەو بەسەر ئێمە دازاڵ نەبێ
خوا هیدایەتمان بە. والسلام عليكم ورحمة الله.